یانەی سلێمانی خۆناغ یەکەمی خولیانە پلێکەکانی کوردستان بەبێ تۆمارکردنی هیچ سەرکەوتنێک کۆتایی پێدێنێت و لە کۆتای ئەریشدا بەرامبەر ئەڵەبجا بە 3 گۆڵی بێوەڵام شکستی خوارد. لا یاری لوتکەی دواوەی ڕیزبەندی کۆمەڵی دووەمی خولیپلەیەکی یانەکانی کوردستان یانەی سلێمانی لە سەر یاریگای زانکۆ میوانداری لە یانەی هەڵەبجەی شەهید کرد کە پێشەم یاریە هەڵەبجە پلەی نوێمی بە 5 خاڵ و سلێمانیش پلەی دێم و کۆتایی بە 4 خاڵەوە گرتبوو. لە جێمی یەکەم یاریزانانی سلێمانی بە شێوەیەکی باش باڵادەستیان بەسەر یاریگادا گرتبوو. لە چەند بۆنەیەکدا یاریزانانی سلێمانی نزیک بوون لەوەی گۆڵی یەکەم لە یارەکەدا تۆمار بکەن، بەڵام سەرجەم هێرشەکانی ئەم جێمە بە بێ ئەنجام بە کۆتا هات. جێم یەکەمیش یارەکە هیچ گۆڵێکی بەخۆ نەبینی و بە یەکسانبوونی بەوێ گۆڵ بە کۆتا هات. لا جێمی دووەمی ژیارەکە بە هەمان سیناریۆ دەستی پێکردەوە. سەرەتا سلێمانی باڵادەستی خۆی بەسەر یاریگادا نوان داوانێ، بەڵام بە هەمان ئاستی جێمی یەکەم و شێوازی جێمی یەکەم سەرجەم هەلەکان بە هەدەر دران. لا بەرامبەریشدا هەڵەبجە لە خوڵەکی 66 لا ڕێگەی بەرهەم عەلی بەرگریکاریەوە گۆڵ یەکەم و پێشکەوتنیان با لەدانی سەر تۆمار کرد. دوایەم گۆڵە سلێمانی جارێکی دیکە هەوڵیدا بە گۆڵی یانەی هەڵەبجە بکات، بەڵام ئەم جارش سەرکەوتوو نەبوو. لە خوڵەکی 80 ڕێبەن جەمال توانی گۆڵی دووەم بۆ یانەی هەڵەبجەی شەهید تۆمار بکات. لە کاتێکدا سلێمانی بێتوانە بوو لە تۆمارکردنی گۆڵ لە خوڵەکی 85 درود جەمیل توانی گۆڵی سێم و دڵنیایی بۆ هەڵەبجەی شەهید تۆمار بکە و یارەکەش تا کۆتایی بۆ ئەنجامە مایەوە و هەڵەبجە یاری لوتکەی کۆتایی ڕیزبەندیەکەی لە سلێمانی بردەوە. سەرەتا سوپاسانەکەم ئێمە وەکو خۆتان بینیتان ئێمە تایمی یەکەم یاریکی زۆر باشمان کرد، هەلی باشمان بۆڵکە و بەڵام زۆر بەداخەوە ئێمە ڕۆژایستەی دوێڕاندن نەبووین بەڕاستیە وایە بەعە لەقەڵ ئەگەر نەمان بردایەتەوە هەر یەکسان بووینایە، بەڵام ئەوە بوو لە تایمی تۆمە تۆزێ بێتەرکیزی یاریزانەکانمان و نامۆفەقی لە شوێنەکانیانە بەڕاستی وای لێکردن کە ئێمە بە 1-2 هەڵەی فەردی یاریەکە لە دەستمان دەرچێت و بدۆڕین. وی لە ڕاستی بێمە لە سەرەتای وەرزۆ لە یەکەم یاریمان توانیمان سەرکەوتن بەدەست بێنین، لە دوایەوە تقریبان 7 یاری نەمانتوانی سەرکەوتن بەدەست بێنین. بەڕاستی ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە یاریزانەکانمان لاون وەزمونێکی کەمیان هەیە، بەڵام سپاس بۆ خوا دوای 6 یاری و 7 یاری توانیمان ئەمڕۆ لە ناو یاریگای سلێمانیا سپاس بۆخوا سێخاڵ یاریەکەمان بەدەستێنا. ئیشەڵا بەڵێن ئێوەیان پێداوین کە لە مەوسیمی دووەمە یاریزان بێنین و بتوانین منافەسە بکەین بۆ سەرکەوتنیشە. بەم شێوەیەش یارەکانی قۆناغی یەکەمی کۆمەڵی دووەم با کۆتا هات. هەڵەبجە بەم سەرکەوتنەی توانی خاڵەکانی بگەێنێتە 8 خاڵ و پلەیەک پێش بکەوێت و سەرکەوێتە پلەی 8ەمی ڕیزبەندی لە شوێنی یانەی کۆیە. بەم شکستەش یانەی سلێمانی خاڵەکانی لە 4 خاڵدا وەستاوەتەوە و لە پلەی دێم و کۆتایی ڕیزبەندی کۆمەڵەکەی دێت. محەممەد ئیبراهیم کەناڵی ئاسمانی پایە سلێمان.